هێژان لەسەر vê mijarê çalakiyên dezgeha mîn û paqijkirina kêlgehan ji mînan bi giştî li Herêma Kurdistanê mêvanekî min heye dê zêdetir ji wî bipirsim. Hêjayê Cebar Mustafa, serokê dezgeha giştiya karûbarên mînan li Herêma Kurdistanê. Mamosta Cebar, gelek bi xêr hatina Kurdistan. Spas bûye derfetê. Bi giştî mêjûya hebûna mînan li Herêma Kurdistanê bû kengî vedgerît û zêdetir li kîj navçeyê hene? زۆر سپاس. دیارە مێژووی مین سەرەتاکەی دەگەڕێتەوە بۆ ساڵانی شەستەکان لە سەرەتای دەستپێکی شۆڕشی ئەیلولی خەڵکی کوردستان. ئەوە قۆناغێکیان بوو بەهۆی ئەوەی کە بوونی جولانەوەی ڕزگاری خوازی خەڵکی کوردستان حکوومەتەیەک لە دوایەکانی عێراق هەمیشە بۆ ڕاگررتنی چاڵاکی هێزی پێشمەرگەی کوردستان مینیان خاچی هەرێمی کوردستانیان مین ڕێژ کردووە. ئەمە قۆناغێکیان. قۆناغی دووەم لە جەنگی 8 ساڵەی عێراق ئێران دەست پێ دەکات کە بەشێکی زۆری خاچی هەرێمی کوردستان بوو بە شەڕگەی ئەو شەڕە 8 ساڵەیە. بەشێکی زۆر لە خاچی هەرێمی کوردستان پیس بوو بە مین و پاشماوەی جەنگی. قۆناغی سێم ئەوەی کە تیرۆرستانی داعش بە تەکنیکێکی زۆر جیاواز دوور لە هەموو ستانداردێکی عالەمی کۆمەڵێک شوێن و خاچی هەرێمی کوردستانیان بە بۆمب و عبواتی ناسیفە و بە تەکنیکێکی جیاواز مین ڕێژ کرد. چەند ساڵە دەستگەهێ مین دەست بکارێ خۆ کردە دەماوە دەست پێکردی سەدا چەندی ئاخا کوردستانی مین ڕێژکردی بوو و نوکە چەندە؟ بەهۆی ئەوەی کە باسم کرد ئەو سێ قۆناغە جیاوازەی کە خاچی هەرێمی کوردستانی پێ پیس بوو دوای ئامارێکی ورد لە سەر دەستی دەسەڵاتی کوردی لە ساڵانی 90ەکانەوە ئەوە بوو 776 کیلۆمەتری چوارگۆشە لە خاچی هەرێمی کوردستان پیس بوو بە مین و پاشماوەی جەنگی کە لە ساڵی 92ەوە سەرەتا ڕێکخراوە بیانیەکان لە ڕێگای UN-ەوە دەست کرا بە پاکسازی مین لە هەرێمی کوردستان بە تایبەتیش یەک لەو ڕێکخراوانەی کە تاریخێکی دوور و درێژی هەیە لە هەرێمی کوردستان ڕێکخراوی MAG-ە. ئەوە لەوە دەستی پێکرد. دواتر دەسەڵاتی نیشتیمانی دەسەڵاتی کوردستانی لە چوارچێوەی دوو بەڕێوەبەرایەتی لە سلێمانی و هەولێر دەستی بە کارەکانی کرد و هەموو ناوچەکانی ئامار کرد و ڕووپێوی بۆ کرد بۆی بتوانێتەوە تیمی کارامەی بۆ ئامادە کرد بۆی هەموو ئەو شوێنانەی کە ڕێکخراوەکان ناتوانن پاچی کەنەوە یان پێی ڕناگەن حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەو ناوچانە پاک کاتەوە. 31 ساڵە ئێوە سەدا چەندی خاکی هەرێمی کوردستان لە مین پاک کردوتەوە؟ تا ئێستا لەو ڕێژەیە کە 776 کیلۆمەتری چوارگۆشە وجودی هەبوو لە هەرێمی کوردستان تا ئێستا لە 92 کە کاری لەسەر کراوە تا ئێستا 250 کیلۆمەتری چوارگۆشە ماوە لە هەرێمی کوردستان کە تا ئێستا خاوێن نەکراوە. ینی سێ چارێک ماوە خاوێن نەکراوتەوە زیاتر لە سێ چارێکی خاوێن کراوەتەوە چارێکێک ماوە چارەگێکی ماوە دەتوانین بڵێن سەروی 60 تا 65 پاک کراوەت. لە کامە ناوچە زیاتر ماوە؟ زیاتر ئەگەر وەرگین بە ڕێژە وەرگین مین و پاشماوەی جەنگی خاچی پیسبوو بە مین و پاشماوەی جەنگی 160 دەکەوێتە سنووری پارێزگای سلێمانی و گەرمیان. و لەو لە پارێزگای هەولێریش و پارێزگای دهۆچیش شوێنی زۆر گەرممان هەیە. ینی ئەو شوێنانن کە ساڵانە ئێمە هاوڵاتی سڤیل دەبنە قوربانی لێی. نمونەی پێنجوێن کە شوێنێکی زۆر زۆر وێرانەیە بەهۆی شەڕی عێراق ئێران، نمونەی قەزای چۆمان لە پارێزگای هەولێر و نمونەی سنووری قەزای ئامێدی و چەمانکێ بە تایبەتی ئەو شوێنانە ساڵانە بەداخەوە هاوڵاتیانی سڤیل دەبنە قوربانی مین و هیچ شوێنێک هەیە لە هەرێمی کوردستان کە تا ئێستا قەدەغە بیت نابێ خەڵک بچیتێ و ئەو شوێنانە دەستنیشان کراون هیچ ئیشارەتێک دانراوە؟ هەموو ئەو شوێنانەی دەستگای گشتی کاروباری مین لە ڕێگای حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەستی پێگەیشت بێ ڕووپێوی بۆ کردووە، ئاماژە ڕێژی بۆ کردووە و بە پلانی لە پلانی دەستگاش
ساڵانە لە پلانی ساڵانەی لە پلانی 2 ساڵەی لە پلانی 5 ساڵەی لە پلانی 8 ساڵەشمان دانراوە کە چ کاتێک دەتوانین کاری تێدا بکەین. بەڵام کاری دەستگای گشتی کاروباری مین ئەوەیە کە ئەولەویەت لەکوێ کار دەکەی بەو ئیمکاناتەی ئێستا کە دەستگای گشتی کاروباری مین و حکوومەتی هەرێمی کوردستان هەیەی دەبێت ئەولەویەت بدەین بەو شوێنانەی کە مەترسی ڕاستە و خۆیان لەسەر گیان و ژیانی هاوڵاتیان هەیە. لەکوێ ئێستا بە تایبەتی ئەو قەزای چۆمان پێنجوێن ئەو شوێنانی کە یان سنووری قەزای ئامێدی ئەو شوێنانی کە ڕاستەوخۆ نزیکن لە نیشتە جێبوون و خەڵکو و هاوڵاتیانی سڤیل یان ئەو شوێنانەی کە بۆ پرۆژەیەکی ئابووری ئامادە دەکرێت یان بۆ پرۆژەیەکی گەشتیاری یان بۆ پرۆژەیەکی کشتتوکاڵی ئەوانە ئەولەویەتی کاری دەستگای گشتی کاروباری. باشەمە ئوستا جەبار ئێوە هیچ پلانێکتان داناوە جەنابەت باست کرد پلانی مانگانە هەیە و ساڵانە هەیە و دوورمەودا هەیە کە هەرێمی کوردستان بە تەواوی پاک بکرێتەوە لە مین؟ بەتەکید ئێمە ئیلتیزاماتی نێودەوڵەتیشمان هەیە بەپێی ڕێککەوتنامەی ئۆتاوا هەرێمی کوردستانیش لە زمنی عێراق ئەندامە لەو ئیتفاقیەیە کە دەبێت تا ساڵی 2028 ئێمە عێراق و هەرێمی کوردستان بەیەکەوە وەکو یەک پاکێت خاڵی بێ لە مین و پاشماوەی جەنگ. بۆ هیڤە ئیشەڵاگەر چ شەڕێدی و ئەڵوزیە دینەهێنە پێش هیواداری. مامۆستا جەبار باشە هیچ ڕێکخراوێن ناودەوڵەتی یانژی حکوومەتە عێراقی دگەل دەستگای مین هاوکارە بوو ناو برنامینە ژبەرک و دەستگاین تایبەتن تیمێن تایبەتن ڕاهێنان پێویستن جهێن کومیناڵێت ئینە دەرێ گەلک جهێن سەخت و دژوارن ئایا هیچ هاوکاری هەیە؟ ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین تیمی زۆر کارامەمان هەیە تیمی دەستیمان هەیە 35 تیمی دەستیمان هەیە 6 تیمی میکانیکەلمان هەیە و تیمی ڕووپێویمان هەیە تیمی هوشیاری خەڵکمان هەیە لە مەترسیەکانی مین و پاشماوەی جەنگی دیارە دەستگای گشتی کاروباری مین لەو بوارە هەموو لە ڕووی خبرە و مەهاراتەوە پێرفێکتە بەڵام ئەوەی کە هاوکاریمان کردبێ و هاوکار بوو بێ لەگەڵمان ڕێکخراوە نێودەوڵەتیەکان بوون حکوومەتی عێراقی بە هیچ شێوەیەک هاوکاری ئێمەی نەکردووە ئێوە ناتوان لەسەر راستی ناودەوڵەتی سکاڵا بکەن چونکە عێراقیش ئەندامە لەو ڕێکخراوەی ئۆتاوا لەسەر راستی نێودەوڵەتی بۆ پاکردنەوەی عەرز لە ئەمین و تەقەمەنی ئایا هیچتان پێ دەکرێت؟ بەتەکید ئێمە هەوڵی خۆمان داوە لە دوا کۆبنەوەکانیشمان لەگەڵ دایرەی ئەلغامی عێراقی و لیژنەیەکی باڵا هەیە لەسەر ئاستی هەموو عێراق لیژنەی ماینێکشنی پێدەرێن پرۆسەی بەرنامەی مینی پێدەرێن کە من خۆم ئەندامم لەو لیژنەیە لەسەر ئاستی عێراق ئێمە باسمان لەوە کردووەکەوە مەسئولیەتی ئەخلاقی و نیشتیمانی عێراقا کە ئەو حکوومەتە یەک لە دوای یەکانەی کە پێشتر خاچی هەرێمی کوردستانیان مین ڕێژ کردووە ئەوە ئەرکی ئەخلاقی و نیشتیمانی حکوومەتی ئێستای عێراق چکە میراتگیری حکوومەتەکانی ڕابردووە بۆیە دەبێ هاوکار بن لەگەڵمان چونکە بەو ئیمکاناتی حکوومەتی هەرێمی کوردستان و بەو دۆخە دارایی کە لە هەرێمی کوردستان هەیە بەو حەجمە پیس بووە گەورەی کە لە هەرێمی کوردستان هەیە زەحمەتە ئێمە بتوانین ئەو ئیلتیزاماتە نێودەوڵەتیە بۆ ساڵی 2028 وەک خۆی جێبەجێ بکەین. باشە مامۆستا جەبار پشتەوانیان حکوومەتە هەرێما کوردستانی تایبەتی کابینەی نوێیان بۆ ئێوە چۆن بوون؟ پشتیوانی حکوومەتی هەرێمی کوردستان بە تایبەتی کابینەی نۆ پشتیوانیەکانیان زۆر باش بووە لە ئاستی ئەوە بووە کە باسی بکرێ هەندێک ئەو کۆمەڵێک بڕیاری باش دراوە بۆ دەستگای گشتی کاروباری مین بەڵام بڕیارەکان هەندێکیان بودجەی زەبەلاحی پێویست بووە نەتواندراوە بەهۆی ئەو دۆخەدارایی کە ئێمە هەموو لایەکمان دەزانین کە حکوومەتی هەرێم لە سەرنجامی بڕینی بودجە و ئەوەی لەلایەن عێراقەوە هەموو نەک سێکتەری مین هەموو سێکتەرەکان حاڵەتێکی بەخۆیەوە بینیوە بەڵام کۆمەڵێک بڕیار دراوە بڕیارەکان ئەوەی کە بودجەی کەمی پێویست بۆ بۆمان جێبەجێ کراوە لە بابەتی جلوبەرگ بۆ پیشەگەرانی مین لە بابەتی پێویستی تەقەمەنی و بڕیاری ئەوە دراوە کە 38 سیارەمان بۆ بکرێت چکە گەورەترین گرفتی پیشەگەرانی مین یان دەستگای گشتی کاروباری مین نەبوونی سیارەیە هۆکارەکەشی ئەوە بوو پێشتر وەکو سیستمی
ڕێکخراوە نێودەوڵەتیەکان دەستگای گشتی کاروباری مین سیارەی بەکرێ دەگرت 1994 سیارەی بەکرێ هەبوو کە کاری پێدەکردو بۆ گواستنەوەی تیمەکانی خۆی بۆ سەر چێلگەمینەکان بەڵام بەهۆی ئەو دۆخەداراییەوە ئەو عەقدانە نوێ نەکرانەوە کەواتە دەستگای گشتی کاروباری مین خەلەلی نەبوونی سیارەی بۆ دروست بوو ناتوانین ئێستا هەموو تیمەکانمان بخەینە گەڕ ئێستا دەتوانم پێت بڵێم لە 35 تیمی دەستی هەڵگرتنەوەی مین توانیمانە 20 تیم بەگەڕ بخەینەوە جیا لە 6 تیمی میکانیکال. مامۆستا جەبار دەمەوێت دوو پرسیار لە یەکواندا بکەم یەکێک لەوانە لە ماوەی ئەو 31 ساڵەی کارکردنتان چەند کەس لە هەرێمی کوردستان بووتە قوربانی لە خەڵکی سڤیل و لە کارمەندەکانتان؟ ئێمە وەکو کارمەند ئەوەی کە پیشەگەری مینە 36 کارمەند شەهید بووە بەداخەوە و 78 کارمەندمان ئەوەی پیشەگەری مینە کەم ئەندام بووە و لە هاوڵاتی سڤیلیش زۆر بەداخەوە 13500 کەس تا ئێستا لە هەرێمی کوردستان بوونەتە قوربانی مین و پاشماوەی جەنگی. لە ماوەی 31 ساڵە 13506 کەس لە هەرێمی کوردستان بوونتە قوربانی مین. ئەوانە گیانیان لە دەستداوە یانیش بریندارەکان؟ بەتاکید گیانیان لە دەستداوە و دەتوانین بڵێن لەو 13506 کەسە نزیکەی 6,000 جانی لە دەستدابێ و شەهید بووە. بەڵێ ئەو خەڵکانەی لە لای ئێوە ئیش دەکەن هەڵبەت سەربازی ونن ویستم هەندێک ماف بدەمەوانیش ئەوانە جروبەرگی پێویستیان هەیە ئەوانە ماف و ئەمتیازاتیان چییە لە لای ئێوە؟ ئێمە بەنسبەت ئێمە وەکو باسم کرد کە ئەو بڕیارانەی دراون بۆ دەستگای گشتی کاروباری مین چ بڕیارەکان ئیداری بنیان تەکنیکی بن زۆر بڕیاری باش بووە یان بڕیاری لۆجستیکی بن زۆر بڕیاری باش بووە بەڵام بەنسبەت دەستگای گشتی کاروباری مین و پیشەگەرانی مین لە دەستگای گشتی کاروباری مین باشترین بڕیار پیرۆستترین بڕیاری ماف و ئیمتیازاتی پیشەگەرانی مینە بەداخەوە تا ئێستا لە هەرێمی کوردستان ئەو بڕیارە بۆ پیشەگەرانی مین نەدراوە ئێمە وەکو دەستگای گشتی کاروباری مین پرۆژە یاسایەکمان پێشکەش بە ئەنجومەنی وەزیران کردووە کە ئەنجومەنی وەزیران لەو بوارە و لە بوارەکانی تریش زۆر هاوکارمانن پێشکەشی بە ئەنجومەنی وەزیرانمان کردو ئەوانیش لیژنەیەکی تایبەتیان بۆ پێکهێناوە کاری لەسەر دەکەن بەڵام تا ئێستا بەداخەوە نەچۆتە بواری جێبەجێکردن بۆی داوای چیتان کرد؟ ئێمە لەو پرۆژە یاسایەوە داوای 3 خاڵمان کردووە خاڵەکان بریتین شەهیدەکانی دەستگای گشتی کاروباری مین وەکو هەر پێشمەرگەیەکی قارەمان بە شەهیدی سەنگەر هەژمار بکرێن و کەم ئەندامەکانیان وەکو کەم ئەندامی سەنگەر مامەڵەیان لەگەڵ بکرێ و ئەوانەی کە ساڵانێکە چکە کارمەندەکانمان بە حکمیەوەی گرێبەستن هەیە 25 ساڵە هەیە 15 ساڵە هەیە 28 ساڵە لەو دەستگایە هەیە 20 ساڵە لەو دەستگایە هەموو تەمەنی خۆی گەنجەتی لە بواری پاکسازی مین خەرج کرد ئێستا هیچ ماف و ئیمتیازاتێکی نییە بۆیە دەمانەوێت ئەوانە بە شێوازێک لە شێوازەکان خانەنشین بکرێن یان ئەوەتە دابمەزرێنرێن بۆ ماف و ئیمتیازاتێکیان پێ بدرێ و لە ڕووی یاساییەوە بۆیان دابین گەلێک سپاس مامۆستا جەبار مستەفا سەرۆکی دەستگاها گشتیە کاروبارên مینان لە هەرێما کوردستانی گەلێک بخێرهاتی سەرچەوە زۆر سپاس سەرچاوە 1000 تۆن هەنارên زاخ و حەلەبچە بۆ فەرانسا تێنە هەنارتن لێ سەرڤێ پرسێ ئەدریس ئەنوەر خۆدانێ کۆمپانیا هەناردەکردنا بەرهەمێن نافخۆ بۆ کوردستان 24 گوت دە قۆناغا یەکەمدا 100 تۆن هەنارە تنێرنە فەرانسا